دووەممان گفتوگۆ دەکەین سەبارەت بە بابەتێکی گرنگ کە هەمیشە شایانی ئەوەیە کە قسەی لەسەر بکەیت کە ئەویش توێژی گەنجان و لاوانە بەگشتی لە کۆمەلگا. دەزانین کەوا کۆمەلگا سلکی بەرەو پێچوونی کۆمەلگا بناغی کۆمەلگایەکی سەرکەوت و توێژی گەنجان و لاوانن، چکە ئەمان دەتوان بەداهێنانەکانی خۆیان ڕاستەخۆ لە هەر کایەکی بڵێن کۆمەڵایەتی دابێت، لە هەر کایەک دابێت کای ڕۆشنبیری بێ یاخۆ سیاسی بێ، دەتوان ڕاستەوخۆ بە خزمەتەکانی خۆیان بە توانە و جوهدی خۆیان بە ئەزمونونەکانی خۆیان ڕاستەخۆ کاریگەری ئەرێنی لەسەر کۆمەلگا دروست بکەن و ئەمش لە ڕێگەی تاکەکانمانەوە دەبێت، لە ڕێگەی گەنجەکانمانەوە دەبێت. ئەمڕۆ دەپرسین ڕۆڵی گەنجان بەگشتی لە بەرەو پێشچوونەکانی کۆمەلگادا چی بووە لە هەر کایەکدا بێت. باستەوە دەکەین کە ڕۆڵی گەنجان لە پرسە چارە نووسسازەکاندا لە پرۆسی پلاندانانی گشتیدا چی بووە، لە کای سیاسی هەتا کایەکانی دیکە لە هەموو ڕۆکانەوە باستەوە دەکەین و هەروەها کاتێککە گەنجێک چونکە هەمومان کە ئەگەینە تەمەنێک پێویستەکە کەوا ئێمە خەون و ئامانجێکمان هەبێت و هەوڵ بۆ ئامانجەکەمان بدەین. گەنجان چۆن بتوانن ئەم خولیا و حەز و ئامانجەی خۆیان گرنگی پێ بدەن و بەروپێشی بخەن لە کۆمەلگادا. ئەمانە و چەندین بابەت لەگەڵ میوانەکەمان بە خۆشحاڵیەوە گفتوگۆ دەکەین کە ئەویش مامۆستا محەممەد شەماڵ مامۆستا و چالاکوان و لە هەمان کاتدا بەشداربووی پێنجەمین کۆڕبەندی نێودەوڵەتی گەنجانە. زۆر بەخێر بێی مامۆستا محەممەد. خۆشحاڵ بووم. سەرەتاوەکو دەستپێک پێناسێکی گەنجمان بۆ بکە بە کام تەمان یاخود بە کام لە تەمەنێکەوە بۆ تەمەنێک پێ وترێکەن. دروستە. ئەلبەتە پێناسەی گەنج یەکێک لەو بابەتانی کە کۆمەڵی پێناسی زۆری بۆ کراوە، تەنانەت لە چەند بوارێکە لە چەند چۆنەڵی بوارێکی جیاواز پێناسە بۆ گەنجەکە، مەسن لە ڕووی بایۆلۆجیەوە گەنج پێناسی تایبەت بەخۆی هەیە، لە ڕووی بە نمونە ڕۆشنبیریەوە گەنج پێناسیات بەخۆی هەیە، بە نمونە لە ڕووی بایۆلۆجیەوە بە گەنج دەوترێت لە قۆناغەکانی تەمەنی مرۆڤ کە تێیدا مرۆڤ لەو پەڕی چالاکی و لەو پەڕی هێز و توانادایە و زایدەن ئەگەر تەمەنەکەی دیاری بکەین هەڵبەتە کۆدەنگی زۆری لەسەر نییە، ینی جێی مشتومڕە لە ڕووی توێژنەوەکان، ولاکن بەگشتی لە تەمەنی 15 ساڵیەوە کە کۆتایی لاوێتی پێ ئەوترێ هەتاکو ئەتر تەمەنی 40 ساڵی بە گەنج دادنرێت. ئەم تەمەنە دەوترێ گەنج. دەستە خۆش بێت. کاریگەریەکانی گەنجان، توانای گەنجان لە بەرەو پێشچوونەکانی کۆمەلگا بەگشتی لە هەموو ڕۆکانەوە گەر باسێکیمان بۆ بکەیت. بەڵێ ئەکید گەنجان یەکێک لەو کەسانەی کە زۆرترین چاوێن لەسەرا لە کۆمەلگا لەلایەن دوو چینی جیاوازەوە. چینێک کە چاویان لەسەر گەنجە بە چاوەڕوانی ئومێد و بە چاوەڕوانی کاری باش و بە چاوەڕوانی ئەوەی کە چاوەڕوانی داهێنانیانە گەنجەیە. چینێکی تریش هەیە کە پێچەوانەکەیەتی بە بەردەوام کار دەکەن لەسەر ڕوخاندنی گەنج، داڕوخانی گەنج، چکە دەزانن گەنج گۆڕانکاری پێدەگەن، کەسانی کشێ حەزیان بە گۆڕانکاری نییە. فگەنج یەکێکە لەو چینانەی کە زۆرترین چاوی لەسەرە لە یەک کاتێکە جێگەی چاوەڕوانی ئەزیزانە و جێگەی چۆن ئەڵێ داڕوخانی دژمنانە کاری لەسەر دەکرێت. ئێمە پێش ئەوەی باسی گۆڕانکاری بکەین، پێش ئەوەی گەنج بستێت ناو بازنەی گۆڕانکاری یاخود کاریگەری، ئێمە پێویستە ئەو گەنجە بە کۆمەڵێک وێزگەدا تێپەڕێت. یەکی لەوانە ئەویش ئەوەیە ئەو گەنجە کە کاریگەری دادن لەسەر کۆمەلگا یاخود شۆپەنجێکی جوان دادنێ، پێویستە خۆی گەنجێکی سەرکەوتوو بێت. واتە ئەمە ئەم پرسیار ئایا هەموو گەنجێک دەتوانێت کاریگەری جێبێڵێت؟ بێگومان نەخێر. ئەبێ خۆی نوخبەیەک کەسێکی سەرکەوتوو بێت. بێگومان چ کەسێک ئەتوانێت کاریگەری جێبێت ئەگە خۆی کەسێکی سەرکەوتوو بێت. ئەمەش پرسیارە باشە گەنج چۆن بتوانێت سەرکەوتوو بێت یاخود خۆناغی گەنجێتی بە سەرکەوتووی بەڕێ بکات. ئەمە جێوەیە کە ئێسامە گفتوگوی لەسەرکەین یان بینەران سوودی لێ بدینم. بە نمونە ئێمە وتمان تەمەنی گەنج وەک باسمان کرد ئەو خۆناغی کە لە زەرنیتری تەمەنەکانی مرۆڤ و لە نێو خۆناغەژە دیاریکراوی تەمەنی 15 ساڵی تاکو 25 ساڵی زیێڕینترین خۆناغی تەمەنی مرۆڤ و بەتایبەت تەمەنی گەنج پێویستە هۆشیارێکی زۆر باش ئەو تەمەنە ئەتوانێت بڵین توانای ئەو کەسە یاخود وزەی ئەو کەسە بەکردداری بسەلمێنێ لەوەی کە توانای ئەو شتەی هەیە هەوڵی بۆ بدات. بەیگومان باشترین فرسەتی تەمەن بۆ خۆسەلماندن ئەو تەمەنەیە. هەڵبەتە یعنی گەنج زۆر گرنگە هۆشیاری هەبێت دەربارەی ئەو تەمەنە بزان چۆن بەسەری دەبات، بەچی و بەسەری دەبات. یعنی تەمەنی 15 بۆ 25 ساڵی
يعني ئێستا من تۆزە بە زمانی ئەها لۆمەکردن لەگەڵ گەنجانە قسە دەکەم بەڵام لە خۆشەویستیەوە ئەوش ئەوەیە تەمەنی 15 بۆ 20 ساڵی گەنجامان پێویستە لەوەی تێبگەن بۆ ئەوە نیە تەواوی کاتەکانیان لە سوچێکی کافتریا بە دووکەڵی ئەرگەلە و جگەرە و لەسەر مێزی دۆمینە و کۆنکان هەموو کاتەکان بەسەر یاخود مەسەلەن بۆ تەمەنی 15 بۆ 25 ساڵی بۆ ئەوە نییە مەسەن خاتونەکانمان با کوڕەکان گلەی نەکەن هەر لە سنتەرەکانی جوانکاری و مێک ئاپ و مێزی مێسەوالیەتی خۆیان بەسەری بێن نەخێر ئەم تەمەنە تەمەنی ئەوەیە تۆ لەنە ناخی خۆت بژی خۆت بناسی خۆت دۆزیتەوە یاخود یعنی تەمەنی 15 بۆ 25 ساڵی تەمەنی ئەوە نییە یعنی بە زمانێکی تەنزەوە گەنج بە ماتۆرێک و جغارەیەکەوە لە بردم قوتابخانەی گەنجان بێت و بە دوای کچان کەوێت یاخود کچان لە پشت مۆبایلەکانەوە مەسەن لەگەڵ کەسێکا بە بەردەوام خەریک شادن کە نای ناسی ڕەنگ بێتەنە لە ڕێگەی ڕیپلیەک و لایک کۆمنتێک ناسی بێتیان باڵکو تەمەنی گەنج تەمەنی ئەوەیە لە ناو پۆل و هۆڵەکانی زانکۆ و پەیمانگاکان و لە گەرما و سەرما کارکردنا بەسەری بەریت زۆر باشە باس لەو تەمەنە کرد کە لە 15 بۆ 25 ساڵی یەکێکە لە تەمەنە هەرە گرنگەکان بۆ ئەوی گەنجان خۆیان بسەلمێنن و سەرکەوتنەکانی خۆیان نیشان بدەن کەواتە گەنج چۆن بتوانێت ئەو تەمەنەی کە هەیە یاخود ئەو تەمەنەی کە باست کرد تەمەنی گەنجێتی خۆی بەتایبەت لە 15 بۆ 25 ساڵی بۆ پێشخستنی کۆمەڵگاکەی بۆ پێشخستنی ئەو حەز و خولیایانی خۆی هەیەی بەکاریان بێنێ خود تەرخانی بکات جيد طبعا کۆمەڵێک هەنگاومان هەیە بۆ ئەو بابەتە یەکی لەوانە تۆ ئەبێ ژنگێکی گونجاو بێت بۆ گەنجان باشە واتە دەبێت ژنگی گونجاو لەبار هەبێت بۆ گەنجان و دەوروبەرێکی باش یعنی گەنج زۆر مهمە لەو تەمەنەیە بزانێ کاتەکانی لەگەڵ چیا بەسەر دەبات و لە چۆ بەسەری دەبات ئەگەر گەنج مەسەلەکەی ئەڵێ تۆ پێم بڵێ هاوڕێکەت چیە من پێتەڵم داهاتی تۆ کوێ زۆر گرنگە گەنج تۆ مەسەن بۆ لەگەڵ کەسێکە هاوڕێتی دەکات لەو تەمەنە بە بەردەوام مەسەلەن حەزە پێشکەوتنی و گەنجە دەکات بە بەردەوام بەکاری باش و مەشغوڵی دەکات لاکن کەسانێکی تر هەن کاتەکانیان بە فرۆ دەدەن فێکی لەو پۆینتانە گەنج گرنگە لەو تەمەنە بزانێت کاتەکانی لەگەڵ شیا بەسەر دەبات چ دەکاتە هاوڕەکانی ئەوە یەکێکە لە خاڵە گرنگەکان یەکی لە خاڵەکانی تر ئەوش ئەوەیە زۆر گرنگە ئێمە ئەو ڕێکخرا و لایەن و حیزبانی کە ناو کۆمەلگای ئێمە کار دەکەن زۆر گرنگە بە چاوێکی زۆر گەورە و تەماشای گەنج بکەن واتە یەکێک لەو شتانی ئێمە گەنج جاوای پێ بێتاقەت دەبین ئەوش ئەوەیە کە مەسەن بۆ من کاتێک لەناو دەستگایەکە یاخود حیزبەکان یاخود ڕێکخراگە کار دەکەین بۆ بێتاقەت دەبین کاتێککە بزان ئێمە تەنها وەکو ئامرازێکی جێبەجێکردن بەکاری نەخیر گەنج حەز دەکات بە چاوی ئەوە سێر بکرێت کە بەشێکە لە گۆڕانکاری بەشێکە لە پێدانی بیر و باوەڕ بەشێکە لە پێدانی بیرۆکە فکاتێک بەم جۆرە مامەڵە لەگەڵ گەنج کرا بەم جۆرە بە چاوێکی گەورە تەماشای گەنج کرا و ژینگەیەکی لەباری بۆ ڕەخسا و هەڵبەتە ئەبێ گەنج خۆشی کار لەسەر خۆی بکات کار لەسەر خودی خۆی بکات لە ڕووی پرچەکردنی خۆی و لە ڕووی ئەزمونکردنی ژیان ئەو کاتە بێگومان ئەو گەنجە وردە وردە بەرەو بازنی کاریگەربوون دەڕوات باشە مامۆستا باست لەوە کرد کە گرنگی بە خۆی بدا و خودی خۆی وە توانای خۆی چێک لەو ڕێگەیانەی کە پێویستە تاکە کاتێک کە خۆی دۆزیەوە هەوڵی بەرەو پێشوونی خۆی بدات یەکێک لەو ڕێگەیانە چیەکەوە هەڵبەتە گەنجان بیگرنە باش هەڵبەتە دوو ڕێگای سەرەکی هەیە ڕێگایەکیان خوێندنەوەیە خوێندنەوە ئەو کەسێک کە دەخوێنێتەوە بێگومان لە ژیاندا تەجروبەی کۆمەڵێک کەسانی زیاتر لە خۆی وەردەگرێت واتە خوێندنەوە دایمەن تۆ ڕوئیات وازح دەکات دایمەن دنیای بینیت فراوان دەکات ئەوە یەکێک لە هۆکارەکان کە باستان کێکێکی تر لە سەبەبەکان ئەویش پراکتیکە عملیکردن مەسەن بەنمونە گەنج بە عملی لە ناو کار و چالاکی دابێت بەنمونە یعنی تەمەنی گەنجی تەمەنی 15 بۆ 25 ساڵی باشترین تەمەنە گەنجیاوە نازم بەچی بەسەر بوو کاکە بەکاری ڤۆڵنتەری بەسەری بەرە بەکاری خۆبەخشی بەسەر ئەم هەموو ڕێکخراوانەمان هەیە ئەتر مەسەن بۆ حەسب بوارەکەی خۆت گەنج هەیە مەسەن لە بواری تەندروستی حەزەکە کارکە ڕێکخراوانەیە لە بواری تەندروستیە گەنج هەیە حەزەکە لە بواری قوتابیان و گەنجانە کار بکات ڕێکخراوانەیە تایبەت بە گەنجان و قوتابیان گەنج هەیە حەزەکە لە بواری خێرخوازیە کار بکات گرنگە کاتێک کە تۆ لە ناو ئەم ڕێکخراوانەیە کارت کرد یەکەم شت هەست بە دوو دوتوانەکانی خۆتەکەی کاتێک دەبینی خەریکە کارێک ئەنجام مرۆڤ هەر بە تەپی سروشی خۆی وایە کاتێک دەبینێت کارێک ئەنجام دەدات هەست بە عیزت و عەزیمەتی خۆی دەکات لاکن ئەگەر کەسێکە لە ماو دانیشە هەست بە بێبەهایی و ئەها بێدەسەڵاتی خۆی دەکات زۆر گرنگە گەنج لەم تەمەنە بجوڵێ بڕوە بگەڕێ یعنی کار بکات زۆر جار لەم تەمەنە گەنج کێشەی ئەویان ئەڵێن کار نییە ئێمە ناتوانین کار بکەین کارمان دەست ناکەوێت کاکە کار شەر نییە تۆ لە شوێنێکە کار بکەی ئیلا موچەوەگری بڕۆ خۆ بەخش کار بکە
يعني ثانية كسوة الله خو بخش خبي بنامبر بنامبر وتهم وجودي خود أسلماني هم أزمونيك ورقدي هم سودي شد بو برامبر كتبو كوملقات بيجومان زۆر باشە لە کۆمەڵگای ئێمەیە ئەو ژینگەیە ڕەخساوە بۆ گەنجان و ئەو دەرفەتە ئەو زەمینەیە ڕەخساوە بۆی گەنجان ئەسپی خۆیان تێدا تاو بدەن یاخود بجوڵێن حرەکەی بکەن لە بوارەکانی خۆیانە یاخود ئەو ئامانجی یاخود ئەو هەوڵی کە ئەیانەوێ ئەو ئامانجی کە ئەیانەوێ هەوڵی بۆ بدەن هیچ زەمینەیەکیان بۆ ڕەخساوە حقیقەتەن من زۆر واقعی قسە بکەم وەڵامی پرسیارە دەمە ئەوش ئەوەیە بەداخەوە ئەو بوارەی کە پێویستە باسمان کرد تاکو ئێستا نایبین بە حکمی خۆم لە مەجالەکەی کار دەکەم ئێمە هەموو گەنجانی کە ئێستا لە پێشەوە لە ڕیزی پێشەوە دەرکەوتون کارەکەن چالاکیانێ حقیقەتەن بەشە زۆرمان بە چاوقایمی و ئەها چۆنەڵێ جەربەزەی خۆمان هاتینە پێشەوە ئیلا ئەگە چاوەڕێمان بکردایە کەسێک دەستمان بگرێت بە تەواتی پاڵپشتیمان بکات لە ئێستا ئەو شتە بوونی نییە ناڵین سفرە هەر نییە لكن بەپی پێویست نییە ئێمە زۆر گرنگە ینی لایەنە پەیوەندیدارەکان وەک باسم کرد پێشتر ڕێکخراوەکان یعنی بوار بدەنە گەنج بوار بدەنە گەنج زەمینی بۆ ساز بکەن یعنی سەپۆرتی بکەن ئێمە زۆر یعنی یەکێک لەو شتانەی کە دەرکی پێ ناکەین سەرمایەکی زۆر گەورەی وەڵڵاهی گەنجی ئێمە زۆر بەتوانایە چونکە گەنجی ئێمە لەناو معاناتا گەورە بووە گەنجی ئێمە لەناو معاناتا گەورە بووە ئەو هەموو معاناتی کە بەسەری هاتو بەهێزی کردووە بەتوانای کردووە لاکن تەنها پێویستی بە نەفەسێکە بە دەرچەیەکە کە بواری بۆ بڕەخسێنێ خۆی تیا بسەلمێنێ تاقە و توانەکانی خۆی تیا سەر بکات هەڵبەتەترەوەش لەسەر ڕێکخرا و لایەن و گروپەکان دەمێنێتەوە گەنجان چۆن بتوانن بەتایبەت یان کار لەسەر خۆت بەشداری لە پرسە چارە نووسازەکاندا بکەن یاخۆ چۆن بتوانن یەکێک بن لەو کەسانی کە بتوان بڕیار بدەن بڕیاردەر بن لە پرسە چارە نووسازەکاندا تا چەند گرنگە گەنجان ئەو مافەیان پێ بدرێت بێگومان ینی ئێمە دەگوترێت ئەگەر لە وڵاتێکە یاخود لە هەچ پرسێکە یاخود لە هەچ لاینێکە لە هەچ حیزبێکە ئەگەر بێت و گەنجان پشتگوێ بخرێت ئەبێتە گروپی پیر و پەرکەوتەکان فگەنج ڕوحی هەموو ئیشێکە بێگومان دەبێت ڕۆلیان هەبێت لە پرسە چارە نووسازەکانە جا ئەو بەچی دەبێت یەکەم شت دەبێ و گەنجە پێشتری باسمان کرد کار بکات لەسەر بەرزکردن ئاسی هۆشیاری خۆی گەنج کە وشیار بوو لەگەر هەست پرسێکی چارە نووساز دێتە پێشەوە بەکاردانە و کار ناکات دەگەڵ بەڵکو بە مەنطق و بەبیر کار دەکەم منە ئێمە ئانی پێما بێت لە بەرنامەی پێشوتیشە ئاماژە بۆ کرد ئێمە چەند هەفتەی لەمەوە پێش ڕووداوێک لە کەرکوڕ کەسمە حەزمان پێ ناکرد بەشی لە گەنجانمان داخلی ڕووداوەکە بوون ینی کۆمەڵێک خوێن ڕژا کە لێرەوە سەرخۆشی دەکەین و خانەوەدە بەڕێزانە ئەمە یەکی لەوە کارەکانی ئەوەی ئەو گەنجە بەڕێزە دڵسۆزێکی زۆری هەیە باشە حرسێک و حەماستێکی زۆری هەیە لاکن وەشیاری نییە لەگەڵ مامەڵەکە دەگەڵ ئەو ڕووداوەیەک ڕووەدا ڕەنگ بێت ئەگەر تۆزی وەشیارتر مامەڵە بکرایە ئەو خێنە نڕژایە زۆر گرنگە گەنج ینی پێش داخلبوونی هەست پرۆسەیەک یاخود هەچ کارلێکێک ڕووەدا ئەم بە جوڵی کاردانەوە لەگەڵ ڕوونەدا نەخێت بە تێگەشتن بە بیرکردنەوە بە دراسەکردن دوای ئەوە دەتوانین بڕیاری دروست بدات و تەواجودێکی کاریگەری حەکیمانی هەبێت لە هەموو پرسەکاندا باشە مامۆستا بە حکمی تۆ خۆت گەنجیت و لە ڕێکخراوێکی تایبەت بە گەنجان و بەرە پێشچوونی گەنجانە کار دەکەی ئەزمونت هەیە لەوەی کە گەنجان چۆن ببینی لە کۆمەلگای ئێمەیە پێم خۆشە بزانم کام کایە لە کۆمەلگادا زیات گەنجان ڕۆڵیان تابینیوە و دەرکەوتون هەر لە کای سیاسی هەر لە کای ڕۆشنبیری هەر لە کای ئەدەبی و هەتاوکو هوەریش کامەی زیاتر گەنجان تەیە عنی زیاتر دەرئەکەون درستە هەڵبەتە کای سیاسەکە ئەوە وتی گەورەکان ئێمە زۆر تاسە بوارە نەداوە بە ئێمە لاکن ئەلحەمدولیلا عیوش مای دڵخۆشی ئێمە هەر بە نێرەنی باس نەکەین نەخێر من لە ئێستا دەنەم چەند ساڵی دوای دەبەتابێت لە کەرکووکیش یاعین لە ناو ڕێکخراوە خۆبەخشیەکانە جوڵی گەنج زۆر بەباشی دەبینم زۆر زیاتری کردووە لە جاران کە ئەمە مای دڵخۆشیە و بە نمونە لە سێکتەری ژینگە من گەز دەبینم کار دەکات لە سێکتەری هونەری بە بەردام من دەبینم لە کەرکووک یعنی فیستیڤاڵی میوزیک و فیستیڤاڵی ئیتر وێنە کێشان و تەنانەت هەر لەم پرۆگرامەوە ینی دەگی دەستخۆشیە بۆتە دەرگایەک بۆ دەرخستنی توانەکانی گەنجان مەخۆ چەندین دار لە شاشکەتانەوە ئاگادارمە وێنە کێشێکتان بان کردووە ئاگادار میوزیکژێنێکتان بان کردووە یعنی ئێمە ناکرێت یعنی سەم قسانی کە کردم نیشاندانی واقعەکە بوو لاکین وتی بە ئاراستەی نێگەتیڤانە قسە ناکەین ئێمە جوڵی ئیجابیشمان هەیە کەسی ئاکتیڤمان هەیە
یعنی ئێمە زۆر کەسمانەی لە بواری هونەر لە کەرکووک لە بواری موزیک لە بواری ئیتر کاری ڕێکخراوی خۆبەخشی کۆمەڵ کەسی زۆر بەتوانامانە کەمایی دڵخۆشی شانازین لاکن حەز دەکەین زیاتر بێت ئەم تەجروبانە سەر لە ڕێگەم پرۆگرامەوە ئەم ئەزمونانە شێر بکرێت لەگەڵ گەنجانی ترا دابەزێت بۆ چینی خوارەوە تاکو بکرێت ئێمە زۆرترین ڕێژەی گەنجی وەشار و زۆرترین ڕێژەی گەنجی کارساز بەتوانەمان هەبێت. لە هەنە پەیوەندیدارەکانی خۆت حیزبەکانی خۆت ئەو کەسانی کە باڵادەستن لە نێو شارەکەدا تا چەند پێویستە هاوکاری گەنجان بن و دەستی گەنجان بگرن بۆ ئەنجامدانی کارەکانیان خۆت ئەگەر بۆ نەبیرۆکەیەکیان هەیە هاوکاریان بکەن بۆی سەرکەوتوبن و گەنجێکی کارام و کاریگەر دروست بکرێت. بێگومان خاتون ینی بوونی پاڵپشتی بۆ گەنج ئەوە گومانی تیانە پێویستیە و ضرورەتە یعنی بنمونە ئێستا مەسەن گەنجێک بنمونە لە توانایدایە 20 کیلۆ هەڵبگرێت باشە لە توانایدایە بەرزکرەوەیەکی 20 کیلۆی هەڵبگرێت ئەگەر بێت ڕاهێنەرێکی نێ بە بەردەوام ڕاهێنانی پێ بکات وردەور لە ئەو کێشانی بۆ زیاد بکات ئەو گەنجە ناتوانێت یعنی بارستایەکی لەو ئاسە زیاتر هەڵبگرێت لاکن ئەگەر بێت ڕاهێنەرێکی باشی هەبێت ها ئێسێمە بە نمونە من زۆر نمونەی کیکبۆکس دێنمەوە یعنی یاریدانی کیکبۆکس هەتا پێش بچێتە ناو بازنەی یاریکردنیەوە ڕاهێنەرەکی لەگەڵێتی بە بەردەم ڕاهێنانی دەداتێ تێبینی و ملاحەزاتی دەداتێ ڕای دەهێنێ ئامادەی دەکات ئەمە پرۆسەیەکە واتە ئامادەکردنی گەنج و پاڵپشتیکردنی پرۆسەیەکە دوای ئەوەی کە چووە ناو ساحی خۆی دەبێت ڕۆڵ بدرێتە و گەنجە ئازادی پێ بدرێت خۆی ممارسی توانەکانی خۆی بکات ئمە زۆر یەکی گرفتێکی بچووکشمان هەیە ئێمە جاوا هەیە زۆر لایەن هەیە زۆر ڕێکخراو هەیە گەنج دروست دەکات گەنج پێ دەگەیەنێت لاکن ئیتاڕێکی بۆ دادێنێت دەڵێت تۆ دەبێت هەر لە چوارچێمی ئیتاڕە ئیشکی گەنج ئێمە نابێت دوای ئەوەی تۆ ڕاتێنە ئامادەت کرد لێ بگەڕێ بە لێهاتووی بیرۆکانی خۆی داهێنان بکات ئیبداع بکات زۆر گرنگە ئێمە دوای ئەوەی گەنجمان ڕاهێنا بوارێکی بۆ پرەخسێنی ئازادانە ممارسی توانەکانی خۆی بکە ئەو کاتە گۆڕانکاری ڕوەدا ئەو کاتە کاریگەری بەجێ دێڵێت ئەو کاتە شتی نوێ دروستە بێت. جوانە دەست خۆش کاتمان بەرەو کۆتا ئاچێوەکو گەنجێک و سەبارەت بە باسکردنی گەنج و پەیامت چیە بۆ گەنجان لە شاشەکەی؟ پەیامی من لە ئێستادا بۆ گەنجان ئەوەیە تکایە ئەم تەمەنەتان بە فیڕۆ مەدەن ئەم تەمەنەتان خەسارم مەکەن بەڵکو دایمەن ئەها وەکو چۆن جاروە هەیە کەسێک دیارێکی بە نرخت دەداتێ ها زۆر پارێزگای لێ دەکەی حەزناکی بفوتی حەزناکی ون بێت تەمەنی گەنجێتی ڕێک ئەو دیارەیە دەبێت زۆر دەستی پێوە بگریت چرکە بە چرکەی بقۆزیتەوە ئەزمون بکەی بگەڕیت پرسیار بکە شەون و خونی بکە ماندوو بە یعنی من دڵنیا دەکەم ئەگەر گەنج بتوانێت تەمەنی گەنجێتی بەتابەت کە باسمان کرد دیاریمان 15 بۆ 25 ساڵی وەڵڵاهی ئەگە ئەم تەمەنە بجوانی کاری لەسەر بکرێت ئەوە تەنها ئەم 10 ساڵە ماندوو دەبیت تاکو خوای گەورە تەمەن ناخوای گەورە چەنە تەمەن بێت ئیسراحەتی لێ دەکەین لاکن ئەگەر بێت ئەم تەمەنە ئەگەر بێت و بە باشی نەبینە سەر پلانمان بۆی نەبی ئەوە تا مردن ماندوو دەبی بۆیە ئێمە نامانێت تا مردن ماندوو بین دەمانەوە گەنجەکانمان لە داهاتوودا ئاسوودە بژین بۆیە داواکارین لیان ئەم تەمەنیان بقۆزنەوە بەشتی باش و بەشتی چاک بەگوێ قسەکانت جێ خۆی بگرێ سپاس بە ئامادەبوونت مامۆستا محەممەد شەماڵ چالەکۆن و بەشدار بوو پێنجەمین کۆڕوانی نێودەوڵەتی گەنجان سپاس بە ئامادەبوون. سەلامەت سپاس بۆیەوە. بەڵێ خۆشەویستان ئومێد دەکەین لەسەر ئەم بابەتە کە بابەتێکی زۆر هەسیار و بەردەوام شایانی قسە لەسەرکردنەکە ئەوش قسەکردنە لەسەر توانەکانی گەنجان و کاردانەوەی لە کۆمەڵگایە